لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی 132 لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان و بەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لەوەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان فمن شهد منكم الشهر فليصم ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخر يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر ولتكملوا العدة ولتكبروا الله على ما هداكم ولعلكم تشكرون. بەڵێ بەڕێزان دیارە لە وانەی ڕابردووش لە سەرەتا و ئاتە باڵێ سەرەتا و ئاتە لە خزمەتی دابووین و کەمێکمان لێ باس کرد. خوای گەورە سوبحانەهو وتەعالا کاتێکەوە لە ئاەت پێشتر باسی لە ئەوەی کرد کە بە ڕۆژیبوون وەکو ڕوکنێک لە ئەرکانەکانی ئیسلام لەسەرمان فەرز کرا، ئیتر وەکو فەرمووی ئەو مدەی کە لەسەرتان فەرز کرا ئەیامەن معدودات چەند ڕۆژێکی ژمێردراوە. ئەو ڕۆژە ژمێردراوەنە لە چ کاتێکە یا رب العالمین دەفەرمی شەهر ڕەمەضان، مانجی ڕەمەزانە وەکو معلومە و مانگە الذي أنزل فيه القرآن وەکو باسمان کرد کە قورئانی پیرۆزی تێدا دابەزێ کە باسمان کرد کە ئیبتیدا و دەستپێکی دابەزینی قورئانی پیرۆز لە مانجی ڕەمەزاندا بوو. ئەوجا وەکو دەفەرمی القرآن أنزل فيه القرآن، قرآن پیرۆز دیارە وەکو زانان دەفەرمون یان بە معنای ئیسمی فاعیل دێ یان بە معنای ئیسمی مەفعول دێ، کەواتە بە معنای مەفعولەکەی واتە مەقڕوء کە معنایەکەی دیارە واتە خوێندراوە. ئەسڵ لە کتابی خوای گەورە ئەوەیە خوێندراو بیتن لە بۆ هەندێک دابەزەکەوە بخوێندرێتەوە و تێی بگەی و کاری پێ بکەی، و یاخود بە معنای قاریء دێ بە معنای جامع دێ بە معنای ئیسمی فاعیلەکەی، وەکو زانان دەفەرمون لۆی پێی گوترا قاریء جامع لەبەر ئەوەی هەموو ئەو حەقائقانەی لە دەربارەی عەقیدە بە تایبەتی لە کوتوبەکانی پێشتری خوای گەورە هەیە هەمووی لەوێ کۆبوویتەوە، و یاخود بە معنای الجامع لخيري الدنيا والآخرة، کەواتە کۆکەرەوەی خێری دنیا و قیامەتە. هەر کەسێک شوێن کەوتەی ئەو قورئانە بیتن ئەوە خوای گەورە بەختەوەری دەکات لە دنیا و لە قیامەت لە خوای گەورە داواکان لەوان بین ئینشاءالله. بەڵێ کەواتە شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان. بەڵێ قورئانی پیرۆز کە خوای گەورە دەفەرمێت لە ڕەمەزان دابەزی، واتە سەرەتای دابەزینەکەی لە قورئان دەستی پێ کرد و 23 ساڵی پێغەمبەراتی بەردەوام بوو، بریتیە لە هودەن للناس. دیارە هودەن للناس لێرەدا و کۆزانان دەفەرمون یان مەفعول من ئەجلیهیە یان حالە، کەواتە مەفعول من ئەجلیهی بە معنای ئەوە دێ قورئانی پیرۆز لە بەرچی دابەزیە لهدایەتی الناس. هودەن للناس ئەگەر بڵێن لێرەدا مەفعول من ئەجلیهی بە معنای ئەوەی لۆ هەندێک دابەزێت تاوەکو هیدایەتی خەڵکی بدە، و یاخود حالە والله أعلم کە زۆربەی عولەما وا دەڵێن واتە أنزل فيه القرآن والحال أن القرآن هداية للناس، کەواتە لە بۆ کاتێکەوە قورئان دابەزێ ئەو قورئانەی کە بریتیە لە هیدایەت لە بۆ خەڵکی، ئەو قورئانەی بریتیە لە هیدایەت لە بۆ خەڵکی ڕێنمونیە لە بۆ خێری دنیا و قیامەت. خوای گەورە سوبحانەهو وتەعالا خلال ئەو قورئانە هەموو خەڵکی هیدایەت دەدا هودەن للناس، کەواتە بە موسڵمان و بە کافرەوە ڕێنمونیە. دیارە وەکو لێرە و لە چەندین جێگای کە خوای گەورە کە باس لە قورئان پیرۆزەکە وەسفی دەکا بە هیدایەت، ئەوجا لێرەدا دەفەرمی هودەن للناس، لە سەرەتای سوورەتەکەدا دەفەرمی هودەن للمتەقین، کە وەکو بازمان کرد لەوێن دەرەش وەکو ببین هێنانەوە. بەڵێ خوای گەورە قورئانی دابەزاندیە ڕێنمونیە لۆ هەموو خەڵکی حەقی لێ بەیان دەکرێ،
ڕێگای بەختەوەری دنیا و قیامەتی تێدا بەیان دەکرێت هەموو ئەو شتانی کە دەبی تەمایی بەدبەختی دنیا و قیامەت خوای گەورە بەیانی کرێت تاوەکو خۆمان لێ پارێزین ئەوە لە بۆ هەموو خەڵکی ئەوە هیدایەتی ئیرشادە بەڵام چێنە سوودی لێ وەردەگرن چێنە لە حەقی ئەوان دەبیتە هیدایەتی پاش ئەوەی کەوا هیدایەتی ئیرشاد ببتە هیدایەتی تەوفیقیش چێنە ئەوانەی سوودی لێ وەردەگرن المتقین هودەن للمتقین وەکو لە سەرەتای سوورەتەکەدا هاتیە کەواتە هەر کەسێکیش هیدایەتی ئیرشاد هیدایەتی ڕێنمونیکردن وەربگری ئەوە خوای گەورە هیدایەتی تەوفیقیتدا دەبیتە یەک لەو کەسانی کەوا متقیە و سوود لە قورئانی پیرۆز وەردەگرێت لە دنیا و قیامەتی خۆی وبينات من الهدى والفرقان قرآن بيروز بيناتش ليدا كزانان دفرمون وصفتك لبو موصوفة محذوف تقدير كي بويدك وآيات بينات كوات قرآن بيروز آيات بينات تندين بلغي زور روشني تدايا بلكو كل جاي كذا مبيناتش روشن وروشن كروشن كواتا هم بخويان رونن آتكان قرآن بيروز هم همو قضية كان يجرون دكنوا وبينات كواتا آيات بينات من الهدى والفرقان كواتا قرآن بيروز وكو هداية بقشتي لبو خلشي وهروها آيات بلغي زور روشنا من الهدى والفرقان لذا من الهدى والفرقان وكو زانا دفرمون واتا من جملة الكتب الإلهية التي تهدي وتفرق كواتا قرآن بيروز سندين آية بلغي روشنة لضمني أو كتبو كتابكاني بيشتري خواي جور سبحانه وتعالى كواتا يك لو كتاباني كخواي جور ناديتي سبحانه وتعالى كلا بيشوي سندين كتاب كي نادية لسر زمان سندين بيغمبرك عليه الصلاة والسلام ككوتا كان محمد المصطفى صلى الله عليه وسلم كوتا كتابي شي قرآن بيروز كلا دا بوشي وصفي دكا سندين بلغي روشني تدا كوا یەکێکە لە کتێبەکانی خوای گەورە سبحانه وتعالى کەوا هەر هەموویان بریتین لە هیدایەت و لە فورقان بەڵێ هەموو کتێبەکانی خوای گەورە و لە ضمنی ئەویش قورئانی پیرۆز هیدایەتە و هەروەها فورقانیشە فورقانە واتە جیاکەرەوەیە لە نێوان حەق و باتیل کەواتە هەر کەسێک شوێن قورئانی پیرۆز بکەوی ڕێنمونی وەردەگری و هەروەها حق و باطل لە پێشچاوی ئەودا بزر نابن تێکەڵ نابن بەڵکو لێکی جودا دەکاتەوە حق و باطل لە خلالی قورئانی پیرۆز جیا دەکرێتەوە بیدع و سونە لێک جیا دەکرێتەوە ڕاست و درۆ لێک جیا دەکرێتەوە کەواتە قورئانی پیرۆز ڕێنمونیە لۆ هەموو کەسێک کە وەری بگری دەبی تەمایی ئەوەش کەوە حق و باطلی پێ لێک جیا بکاتەوە بنوري خواي گەورە سبحانه وتعالى کە لە قورئانی پیرۆزدا هەیە هەموو تاریکاییەکانی ژیانی لۆ ڕوون دەبیتەوە فمن شهد منكم الشهر فليصم ئەو جا دەفەرمی قورئانی پیرۆز لە مانجی ڕەمەزاندا دابەزیە لەو مانگەدا لەسەرتان فەرز کرایە کەوا بەڕۆژی بن وەکو شکرا لله وەکو ڕوکنێک لە ئەرکانەکانی ئیسلام ئیتر فمن شهد منكم الشهر فمن شهد منكم لێرەدا وەکو زانان دەفەرمون هەر یەک لەنگۆ بینی مانجی بینی هیلالی مانجی ڕەمەزانی بینی طبعا ئەگەر بەو مانایی کە لێکی بدەینەوە فعلا بە چ سابت دەبی هاتن و دخولی مانجی ڕەمەزان وەکو زانان دەفەرمون بە دیتنی هیلالی ڕەمەزان بە دیتنی هیلالی مانجی ڕەمەزان و یاخود بە کاملبوونی سی ڕۆژی شەعبان ئیتر لە دوای ئەوە ڕەمەزان دێ وشرعنش هەر کەسێک لە هەر شارێک لە هەر ئاوەدانیە کەسێک هیلالی مانجی ڕەمەزانی بینی ئەوە مانجی ڕەمەزان ثابت و بابنی دخولەکەی و هاتنەکەی ثابت دەبی و لەسەر خەڵکی ئەو ئاوەدانیەی واجبە کەوا بە ڕۆژی بن لەسەر خەڵکی ئاوەدانەی پێویستە بە ڕۆژی بن فمن شهد منكم کەواتە بینی هەر یەک لەنگۆ شاهێدەکی عەدل لە هەر جێگایەک هەبی شاهێدی بدا بە هاتنی مانجی ڕەمەزان ئەو مانگە ثابت دەبی بەمانای دووەمی کەوا زۆربەی مفەسرین لەسەرینە فمن شهد منكم واتە فمن حضر منكم هەر یەک لەنگۆ ئامادە بوو لە شاری خۆی لە وڵاتی خۆی هیچ عوزرێکی نەبوو لە بۆ بەڕۆژی نەبوون وەکو سەفەر وەکو نەخۆشی وەکو هەر عوزرێک کە لەو عەذارانەی کەوە بە تایبەت لە ئافرەتان هەر کەسێک ئامادە بوو
لەو مانگەی کەوا مانجی ڕەمەزانە فەلیەصم لێرەدا بە سیغەی ئەمر دەفەرمین دەی با بە ڕۆژی بی کەواتە لێرەدا وەکو زانایان دەفەرمون ئەو ئاتەی پێشترێ کە وەکو خوای گەورە سوبحانەهو وتەعالا لە سەرەتادا فەرمووی وعلى الذين يطيقونه فدية طعام مسكين وتمان ئەوە لە حەقی لە قۆناغی یەکەم کاتێکەوە خوای گەورە ڕەمەزانی فەرز کرد یاخود بە ڕۆژیبوونی مانجی ڕەمەزانی فەرز کرد ئیتر فەرمووشی هەر کەسێک لە توانایدا هەیە بە ڕۆژی بەڵام بە ڕۆژی نابی با فیدیەی فەقیرێک بدا لەبەرەوەی لە سەرەتای قۆناغەکەدا خوای گەورە بە تەدریج هات لەگەڵ مسلمانان لە دواتر ئەو ئاتەی دواتر کە هات وەکو ئەو قەولانەی کە باسمان کرد لەوانەی ڕابردوو کەواتە لە دواتر خوای گەورە کە دای بەزان فەمەن شەهیدە مینکوم الشەهرە فەلیەصم هەر کەسێک لەنگۆ ئامادە بوو لە هاتنی مانجی ڕەمەزان ئەوە پێویستە لەسەری بە ڕۆژی بی کەواتە ئەو ئاتەی پێشترەی نەسخ کردەوە لە حەقی ئینسانێکی صەحیح مقیم وەکو شەرعەن دەڵێن کەواتە کەسێک مقیمە لە شاری خۆتی مسافر نییە صەحیحە واتە نەخۆش نییە هیچ عوزرێکی بە ڕۆژیبوونی نییە دەبی بە ڕۆژی بی نەک لەوەکو لە پێشترێک کە فەرمووی کە دەتوانی بە ڕۆژی بەڵام بە ڕۆژی نابیتن مخەیر لە بینی بە ڕۆژی بوون و لە بین فیدیەدان بەڵام بە هاتنی ئاەتی دواترێ ئەو حکمە نەسخ بۆ لە حەقی هەموو ئینسانێکی ساغ و کەسێکەوە لە شاری خۆیتی بەڵام لە حەقی چێما وەکو ئیبن عەباس دەفەرمێ خوای گەورە لە خۆی باب ڕازی بی تەنها لە حەقی ئافرەتی بەتەمەن و هەروها پیاوی بەتەمەن کە گەیشتینە مەرحەلەی پیری ناتوانن بە ڕۆژی بن لە حەقی ئەوان وعلى الذين يطيقونه لە بۆ ئەوانە فیدیة طعام مسكين ئەوە بەرامبەر بە هەر ڕۆژێک فیدیەی فەقیرێک دەدەن واتە نانی فەقیرێک دەدەن بەڵێ فمن شهد منكم الشهر فليصم ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخر أو زاد فرمي كلآت بيشترش فرمو بوي كهر يقلنقو نخوشيان لسفرة أو بادواتري بروجي بيتن دكري بروجي نبي ليرا أوي دوباره دكاتو لبرتي لەبەر ئەوەی وەکو گوتمان لە بەشی یەکەمی لە پێشی ئەو جوملەیە خوای گەورە فەرمووی هەر کەسێک لەنگۆ ئامادە بوو لە هاتنی مانجی ڕەمەزان پێویستە بە ڕۆژی بی کەواتە گوتمان ئەو ئاەتی پێشترێ نەسخ کردەوە لە ئاەتی پێشترێ بێجگە لەو حکمێش کەشی باس کرد بوو بۆی کەوە هەر کەسێک نەخۆشە یان مسافرە با دواترێ بە ڕۆژی بیتەوە تا وەکو کەسێک وا تێنەگا ئاەتی پێشترێ بە کاملی نەسخ بووە خوای گەورە دەفەرمی ئەو بەشەی دووبارە دەکاتەوە تاوکواتێنەگەین وەڵا لە حەقی مسافر و نەخۆشیش بە ڕۆژی نەبوون دەکرێ بە ڕۆژی نەبن دواترێ بە ڕۆژی بن ئەو بە شەش نەسخ بۆ نا خوای گەورە تەئکید لەسەر دەکاتەوە دیسان دەفەرمی هەر کەسێک نەخۆش بوو یان لەسەر سەفەر بوو یان لە سەفەردا بوو ئەوە بە ڕۆژانێکی دیکە لە دوای ڕەمەزان ئەو چەند ڕۆژە بگریتەوە تەعویزی بکاتەوە وەکو ئەحکامەکان کە کەمێکمان لەوە لە ئاەت پێشترێ باس کرد أو ذا خواي قرد فهم يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر خواي قرد سبحانه وتعالى سرو أساسه يعني واتي نجي خواي قرد سبحانه وتعالى كاتك كبروجيبوني لسد ما فرض كده خواي قرد مشقتي له إيم به سبحانه وتعالى خواي قرد هيز إيشي بودانية وخواي قرد زور رحمته بزايبة بندكاني زور لو زياتره كبير مشقتي أن تجبك أبدا بەڵکو بە ڕۆژیبوونیش لە ضمن ڕەحمەتی خوای سوبحانەهو وتەعالە بەرەوەی بە ڕۆژیبوونە دەدگەنێتە تەقوا کە گوتمان مەنزیلەیەکی زۆر پێویستە لەوەی کەوا خوای گەورە هەموو کردەوەکان دێقبول لەوەی کە خوای گەورە لە جەهەنەم نەجاتتا لەوەی خوای گەورە بە بەهەشت شاد بکات دەبی متەقی بی ئیتر بە ڕۆژیبوون یەک لە ڕێگاکانی گەیاندنە بە تەقوا وهروها بالتأكيد خيري دنيا وقيامتش ماني تيدا بالتأكيد وكو معلومة زور بمان بيستيت ما كوالا لاني طبي بروجيبون تسندين استفاده هي كيستالواني لغرب لبو علاج تسندين نخوشي بروجيبوني لو دادنين بروجيبون بلام ايما كبروج دمكو عبادتك بروج دبين او زال للرقاي او دا بالتأكيد خير دنيا وقيامت مان دقاتي كواتا خواي قورا بعام دفرمي يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر وبلغش لسر هند تماشادكي كاتك خوای گەورە بە ڕۆژیبووی لەسەر نافڕست کرد ئەو جا لەگەڵ ئەوەش دەفەرمی ئەگەر کەسێک نەخۆش بوو یان لە سەفەردا بوو یان عوزرێکی دیکەی هەبووکو لە سونەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم باس کرایە ئەوە با بە ڕۆژی نەبی دواترێ با تەعویزی بکاتەوە با دواترێ تەعویز بکات ئەو لە چ منتەڵەقەکە لە ڕوانگەی ئەوەیە کەوا خوای گەورە ئاسانی لۆ ئێمە دەوێ زەحمەتی لۆ ئێمە ناوێ يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر
يريدو واتە يحب خوای گەورە ئەوەی لا خۆشە کەواتە لێردا ئەو ئیرادەی شەرعیە. ئیرادەی شەرعی خوای گەورە بە مانای مەحەبەتیش دێ دەوێ گوتمان خوای گەورە ئەوەی خۆش دەوێ ئەوەی لا خۆشەویستە کەوا ئاسانکاری لۆنگۆ بکە نەوەک شتی بە زەحمەت بێخی لەسەرنگۆ. جا دیارە بابنە ئیرادەی شەرعی هەیە ئیرادەی کەونی هەیە کە وەکو معلومە لێرە و لە سەندین جێگای کە خوای گەورە باس لە ئیرادە دەکاتن. ئیتر ئیرادەی شەرعی بە معنای مەحەبە، ئیرادەی کەونی بە معنای مەشیئەت دێتن. والله ئاعلم دیارە جیاواز لە نێوانیان هەیە بەڵام لەبەر تەوابوونی کار لێرە دەوەستین بە پشتیوانی خوای گەورە لەوانەی داهاتوو دێنەوە خزمەت ئەو بابەتە و زیاتر ڕوونکردنەوە دەدەین. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.